بەقسەکردنی زیاتر لە باری پرسی دەستور لە عراق پابەندەبوونی عراق بە دەستور بەتایبەت لەو خاڵانەی کە پێویستە بارێمی کوردستان لە سەدی میانداری بەڕێز دکتۆر سەردار قادر مامۆستای زانکۆ شرۆفەکاری سیاسی و دەستوریمان کردووە. دکتۆر بەخێر بێن. زۆر سپاس. دکتۆر هەر نازانم هیچ ڕێگەیەک شتێک هەیە لە ناو دەستورە بەو کۆمەی عراقی کە وەکو کوردەکەی خۆمانەڵی گوڵبژێری بکە خاڵێکی جێبەجێ بکە و دوانی نەکە و سیانی تر بکە و یەکێکی تر نەکە. طبعا ئەمە لێرە پێش ئەوەی باسی و مۆزوع بکرێ ئەمە ئەبێ تەرکیز لەسەر نقطەیەکی جەوهەری بکەین. ئایا دانوستانەکانی حکوومەت هەرێمی کوردستان و بەغا لەسەر چ بنەمایەک دەکرێت؟ ئا لەسەر بنەمایەکی سیاسی، لەسەر بنەمایەکی دەستوریە، یاخود لەسەر بنەمایەکی نیشتیمانیە کە هەردوو ڕێک کۆن بۆ ئەوی وڵاتێکی تازە دروست ببێ و واقعێکی تازە بێتە ئاراوە هەمووان مافی خۆیان و شایستەکانیان وەربگرن. گرفتەکە لێرەدا حکوومەتی بەغا لەسەر هیچ کام لەو بنەمایانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان نەچۆتە ڕێکەوتن و دانوستانەکانەوە تا وعدێک یا خۆ ڕێکەوتنێک لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستانە بکە و پێوەی پابەند بێ. بەڵکو لێرە مەبدەئێک هەیە ئەوەی کە بەخۆی بەڕاستی ئەزانێ بە باشی ئەزانێ ئەوە ئەکا بۆ خۆی جاکەواتە ئێمە ئەگەر ئەم مەبدەئە هەبوو لە مفاوەزات تا لە ڕێکەوتنەکانە بێگومان ئێمە لە بەردەم واقعێکی تازەداین ئەوش ئەوەیە ئەو ڕێکەوتنانێکێکین هیچ نەتیجەیەکی نابێ بەردەوام داوا لە منەکە ئەبێت تەنازول بکەم سازش لەسەر شتەکان بکەم ئەگەر بێت و هەموو ئەو داتانێک کە ئەویش دیاری ئەکا حجەی یاسایی یاخود ئیقامەیەکی دەستوری بمنێ حتا تەنانەت لە مادەی نازانم 20 لات بنەمەوە لە بودجەی پەسەند کراو ئەو نسخەیە معتەمەدە کە لەلایەن لە وەزارەتی مالی عراقی ئەخرێتە ڕوو بۆ چارەسەرکردنی گرفتەکانە جاکەواتە لا چارەسەرکردنی گرفتەکانە نە واقعێکی دەستوری نە بنەما دەستوریەکان نە ڕێکەوتنامەکان یاخود نە ڕای بەرامبەریش قبوڵە بەڵکو ئەوە معتەمەدە ئەوە ئیشی پێدەکرێت کە لەلایەن وەزارەتی مالی عراقی ئەوەی نەکات جاکەواتە ئێمە لێرە دوو شێوازمان هەیە لە دانوستانە کاتێکی ئێمە لەگەڵ حکوومەتی بەغا بەپێی منهەجی استراتیژیکە لە هەموو دنیا باسەکرێت دانوستان و ڕێکەوتن لەسەر دوو شێوازە یا شێوازێکیان لەسەر بنەماکە بۆ هاریکاری و گەیشتنە ئەنجام و دروستکردنێکی واقعێکی تازە هاریکاری و کۆمەکی یەکتریکردنە یا ئەوەیە لەسەر بنەمایەکی ململانێ و بۆردانی بەرامبەرە ئەوەی کە بەغات پیادەی ئەکا لە دانوستانەکانە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان منهەجی دووهەمە لە دانوستانە کە ئەویش منهەجی ململانی و بۆردانە بێگومان منهەجی ململانی و بۆردان لە مەسەلەی ئیداری ئەزەماتە لە مەسەلەی دانوستانەکانە لەسەر چوار قۆناغ وەستاوە یەکی لەو قۆناغانە ئەوەیە کە لە مەرحەلەی یەکەمە ئەی هەبێت لایانی بەرامبەر ماندوو بکە ینی تووشی شتەکی بکە مەسەن ئێمە هەم ڕۆژەکە بینین لە هەتا لەسەر شاشەکان دەگەچێتە بەغابیانی سوەتی یان سێکی بەردەوام شاندی حکوومەتی هەرێمی کوردستان و دا تاو ینی وا ئەی هەیە وا لە بەرامبەر بکە کە ماندوو بکە لە مەرحەلەیەکەمە لە مەرحەلەی دووهەمە مثلەن محاولی ئەوە کەن کە جۆرێک لێکریزی نەهێڵن لە ناو جهەی بەرامبەرە کە بەڕاستی ئەم مەرحەلەش تا ڕادەیەکتر کاریگەری خۆی هەبووە ئێمە ڕەشبین نین تا ئەم قۆناغەش بەڵام بەڕاستی ئەو مەسەلەی ناتەبایی و ترازانی ناوماڵی کوردی حتا تەنانەت بە جۆرێک لە جۆرەکان چۆن ناو بودجەی عراقیشەوە بەڕاستی و مۆزوعات جاماوە تۆ دوو مەرحەلەی ئەخیر کە عێراق ئێستا بە دوایدا دەگەڕێ ئەویش ئەوەیە مەسەلەی کۆنتڕۆڵکردن لەگەڵ سەیطرەکردن احتیواکردن جا ئێستا بەغا لە مەرحەلەی سێهەمایە کە چۆن بێوێت سەیطرە بەسەر حکوومەتی هەرێمی کوردستانە بکات لە ڕووی داراییەوە لە ڕووی هێزەوە لە ڕووی دیبلۆماسیەوە لە ڕێ ئەو شتانەوە دواتریش احتیوای ئەوەکە کە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان لە قاڵبێکە دروست بکات کە ئەو هەرێمە کە خۆی دەهەیە بێگومان هەموو ئەو جوم و جۆڵانی حکوومەتی بەغا یاخود حکوومەتی فیدرالی هەدەفەکەی لەو سەرۆ دیار و ڕۆشنە پێویست بە تەفسیر و ڕوونکردنەوە کە ئەویش نەهێشتنی حکوومەتی هەرێمی کوردستانە بەو واقعی کە ئێستا هەیە. بەڵێ دکتۆر ئەو چوار خاڵی باست کرد ڕەنگە لە خاڵی یەکەم و دووەمە تا ئێستا هێنابێتی و ئامانچەکەی خۆی لەکار دەکات. بەڵێ بەتایبەت لەوەی کە ڕەنگە بەشیشی خەتای نەبوونی یەکرێسی بوو بێ لە نێو ماڵی کورددا کە ئەوان قۆستویانەتەوە بۆ دوو خاڵی کۆتایی کورد چی بکات کە نێڵی عراق بگاتەوە ئامانجەی کە ئێوێ ئێمە گرفتەکە کار لەسەر ئەوەیە لایانی بەرامبەر هیچ جۆرێک ینی مەبدەیەک هەیە کە لە تاریخا باس ئەکرێت لە سەردەمی فرعونەوە تا ئێستا ما ئوریکم ئیلا ما ئەرا ئەوەی کە من بە بەڕاستی ئەزانم هەر ئەوەیە ئەم مەبدەئە لەلایەن حکوومەتی فیدرالی عێراقیەوە و ئەکا کە پابەندی هیچ بنەمایەک و دەستپێشخەریەکی دەستوری سیاسی ناوچەی هەرێمی هیچی نەبێ بەڵکو هەر ئەوەیە بۆ نمونە
تازەترین ڕوودا و کە ڕووداوی کەرکووک کە پێش ئێستا هەواڵێک لای جەنابتانەوە ڕۆژ باس لەوەکە کە حکوومەتی عێراقی بڕیاری داوە ئەم بارەگایە کە شتێکی زۆر سادەیە بگەڕێتەوە بۆ حیزبێکی سیاسی کە ئیجازەی هەیە مۆڵەتی هەیە بەشدارە لە حکوومەتە بەشدارە لە پەرلەمانە بارەگاکە تەسیم بکرێتەوە بەڵام سیرکەی گروپێک لە ناوی ئاساوە کاڵێ من ڕێگیری یەکەم نای هەڵم تەسلیم بکرێتەوە جاکەواتە جۆرێک لەوانە گەاندنی پەیامێکی ترە ئەنی بۆ نمونە تورکمان لە ناو کەرکووکە ئەو هەڵوێستەی نییە عەرەبە ڕەسەنەکان ئەو هەڵوێستەی نییە یعنی وات سیمای کەرکووکیان کردووە کە سیمایەکە سیمای حەشدی شعبی و مەسن سیمایەکی شیعەیە کە ئەوان ئەسلی مۆزوعەکە کاتە لە هەموو ڕوویەکەوە بۆیە حکوومەتی هەرێمی کوردستان بەڕاستی گەیشتووەتە حاڵ و وەزعێک کە هیچ چارەسەرێک لەناو خۆدا من شخصی کە زۆر بەدوای ئەم مۆزوعانەدا دەچم باسی دەکەم منە هیچ مۆزوعێک نابینم تەنها لە دووشتدا نەبێ ئەوش ئەوەیە ئەگەر لە عێراق معادلەیەکی تر دروست نەبێ نفوزی ئەوانە کەم بکرێتەوە یاخود ئەوەیە فاکتەرێکی دەرەکی ئەبێ بێتە ناوە ئەگەر ئەم دوانەیە بەرکەوتنێک لە نێوان حکوومەتی هەرێم و ئەوانی ترە دروستە بێتابێت ئەو گروپانە ئەم واقعە من ڕەشبین نیم من دایمەن لە هەموو ئەو ئارتیکلانی کە نووسم بەس واقعەکەوە لە هەموو ئەو ئارتیکلانی کە ئینووسم لەسەر وەزعەکە بەڕاستی من لەگەڵ ڕێککەوتنم لەگەڵەوەم کە شایسە دارایەکانی حکوومەتی هەرێم بەدوێ عێراقێکی سەقامگیر هەرێمێکی سەقامگیر بەڵام لایانی بەرامبەر ئەمەی ناوێ ئێستا بۆ نمونە ئەم حاڵەتە تونتر ئەبێتەوە لە یەک دوو مانگی داهاتووە بۆ نمونە لە هەر شوێنێک مالکی ئەگەر بە ناو تەسەمێن لە هەر شوێنێک مالکی پێگەی بەرەو بەهێزی چوو نفوزی هەبوو بێگومان گرفتەکانی لەگەڵ سونە و کوردە هەڵدەکشێن ئێستا ئەو بەرنامەی کە مالکی هەیەی لە بۆ پارێزگاکانی داهاتوی عێراق ئەوەیە کە 5 پارێزگا بکەوێتە بەردەستی لە 150 ئەنجومەنەکانی پارێزگا بکەوێتە بەردەستی حتا تەنانەت پلانی هەیە کە تەجاوزی ئیطاری تەنسیقیش بکات لەو مۆزوعەدا جاکەواتە بۆ نمونە سیرەکەی مەلامیح و دەست بە سەرداگرتن و سەیتەرەکردن کە بە ئێمە کاڵین لە قۆناغی سێمدا ئێستا مالکی زۆر ئیش لەسەر و مەسەلەیەکە یاسای نەوتوغاز ئەگەر یاسای نەوتوغاز تۆ تەشکیلی ئەنجومەنەکە بخوێنیتەوە سیرەکەی ئەوەی کە پێگەی بە قووەتە سیرەکەی مالکیە لە داهاتووە لە ئەنجومەنی نەوتوغازە لێ جاکەواتە من لە مەرحەلەی سێمە ئیش بۆ شتانە هەمووی ئەکرێ بەڵام ئایا منفەزێک هەیە لە عێراق پەنای بۆ بەری نەخێر منفەزە یاسای دەستوریەکە محکەمەی دەستوریە محکەمەی دەستوری هیچ کاتێک بڕیارێکی لە بەرژەوەندی هەرێمی کوردستان نادا و نەشی داوە مانگێک لەمە پێشکەوتیان دووسێ بۆ چوون لە مەسلحەتی هەرێمی کوردستانە ئەسڵەن خودی بۆ چوونەکە هەر لە ئەسلی مۆزوعەکە نادەستوری بوو نەدەبووە دابنرێ بەڵام بە تۆبزی زۆرینەی پەرلەمان دیاریکە ئەویش مجاملە نەبوو بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان سەرباری ئەوەی کە محکەمەی دەستوریش ئەو بڕیارەیدا کە ئالاساس ئەم بۆ چوونانە دەستوری نین لە ئیطاری عامی بوجە هەر تەطبیقەکرێ بەسەر هەرێمی کوردستانە دادگاش بڕیاری لێ سەر ڕێ ئەوەی کە بە دادگاش بڕیاری داوە چی بکەین دکتۆر چۆن مامەڵە لەگەڵ ئەمانە بکرێت یعنی ڕێککەوتنی سیاسی سوودی نیە دەستور سوودی نیە یاسا بە هەر شێوازێک مامەڵای لەگەڵەکەی وەکو ئێستا بۆ من و تۆگەل لە دەرەوەی ئەم دەستگایە پێکەوە دانیشین و تۆ خۆ بەڕاست بزانیتە من تااقەت نامێنە قسەت لەگەڵ کەم یان ناقەشت لەگەڵکەم چکۆزام سوودی نابێت ئەبێ هەرێمی کوردستان چۆن مامەڵە بکات چ ڕێگایەک بگرێتە بەر پێتان وانە گرنگترین شت ئێستا ڕێخستنەوەی نێو ماڵی خۆیەتی اینجا دەتوانێت هێزێکی زیاتری هەبێ بێگومان ئێمە هەندێک واقع هەیە زۆر بە سەراحەت باسی بکەین یەکەم هەرچیمان کردووە کە ئەبێ حکوومەت و سەرۆکاتی هەرێم بە شێوازێکی دروست لەم مەرحەلە ئینتیقالیە بە شێوازێکی یەکریزی کاری خۆی بکە دووهەم پێویستە لەسەر پارتە سیاسیەکانی هەرێمی کوردستان ئێمە منهەجێکمان هەیە تەحلیلی جەماعەتی سیاسی پێڵێن ئەبێ بەرژەوەندی گشتی لەسەر و بەرژەوەندی تایبەتی خۆیانەوە حساب بکەن ئەبێت ئەحزابی سیاسی تەسلیم بە پرۆسەی دیموکراسی هەرێمی کوردستان ببێت چونکە ئێمە ئەگەر بەدیلی پرۆسەی سیاسی لەسەر بنەمای دیموکراسی لۆژیکی هێزە ئێمە ئەگەر چوین تەسلیم بووین بە لۆژیکی هێز لە هەرێمی کوردستان ئەو کاتە فاکتەری دەرەکی ئینەکە دووهەم سێهەم شت بەڕاستی ئەبێ ئێمە ئیش لەسەر ئەوە بکەی کاریگەری فاکتەری دەرەکی کەم بکەینەوە چوارەم بەڕاستی ئێمە ئەبێ هەوڵین پشتیوانی دەرەکی بۆ خۆمان پەیدا بکەین و بەرژەوەندیەکانی ئێرانیش دەبێ
بەرچاو بگرین چکە بەڕاستی خودی باگراوندی هەموو ئەم شتانە دیارە لەکوێ دێ و ئێمە کاتێکە لەگەڵ گرروپێکە لە کەرکووکە دانیشتم بکەم لەگەڵ بەغا لەگەڵ فەسیلەیەکە دابنیشم قسە بکەم ئەسلی مەسەلەکە زۆر وازەحەکە باگراوندی ئەمە کوێیە بۆیە ئێمە پێشمان بە پشتیوانی نێودەوڵەتە لەسەر ئاستی ناوچەی لەسەر ئاستی نەتوێت گرتوەکان لەسەر ئاستی ئەمریکا هەموو ئەمانە بەڵام لە هەمویان گرنگتر ئەوەیە کە ئایا خۆمان ئەمانەوێ لە موواقعە دەرباز بین یاننا کە ئەویش یەکڕیزیە ئەگەر ئێمە یەکڕیز بین بەغا هەرگیز توانای ئەوەی نییە زەفەر بە هەرێمی کوردستان و بە پرۆسی سیاسی هەرێمی کوردستان بدە. بەڵێ بەڕێز دکتۆر سەردار قادر مامۆستای زانکۆ شرۆڤەکاری سیاسی و دەستوری لە ستۆدیۆ ئامادە بووی زۆر سپاس بۆ شرۆڤەکانتان بەخێراتن. سپاس.